هاوکات لەگە زیادبوونی ئاڵۆزیەکان لە ناوچە جێناکۆکەکان کە بەو شەڵاوی تعریبکردنەوەی و ناوچانە سەریاڵداوە ڕووداوەکانی کەوتنەوەی ئاگریش لە دەغڵودانی جوتیارانی کەرکوک پەرەی سندووە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی شارستانی کەرکوک ئاشکرای دەکات لە ماوەی وەرزی دروێنەدا تا ئەمڕۆ ٢٥٠ حاڵەتی کەوتنەوەی ئاگر لە سنووری کەرکوک ڕوویان داوە. شەوی ڕابردوو دەوەری 11 ئاگرکەوتنەوە ناو شاری کەرکوک تیمەکانی بەرگری شارستانی و بەڕێبەری بەرگری شارستانی لە شوێنی ڕووداوەکە بوون. گەورەترین ئاگر لە ناحیەی بەشیر بوو لە کەرکوک ناحیەی بەشیر و لە داقۆقش ئاگرێک کەوتەوە لە حەفتەغار و لە لای مەطعەمی باخیرەوە پێرێن بین دووز و داقۆق و لای منتەقەی غێدەوەش ئاوای غێدەوە و لە سنووری عەباسی و حەوی جەش کەوتەوە دوانێ شەو و تیمەکان ئێمە توانیمان بکەینە شوێنی ڕووداوەکە و ڕووداوەکە بە زووترین دار کاتەڵەکەین. ئێمە نالین گەرمجۆ نووستا بەڵێ گەرمجۆ سوتاوە باس توانیمانە زیاتر لەو گەرمانە نێری نەسووتێ و ئینقازیکەین. دەور 250 ئاگرمان کەوتوتەوە لەم فترەی دەو ڕۆژەیە و تیمەکان ئێمە زۆر توانیمان ئەو ئاگرانە کۆنتڕۆڵکەین و بیکوژینەوە. زۆری لە پوش و دەغڵ و مەغڵ بووە لە گەرمجۆ نەبووە. هاوکار هەیە لەوانەیە سەبەبی ئەوەی ئەو ئەم مەوزوعی داعش و عبووەم و بۆ خۆتە زایندۆن شەو دوو عبووە تەقیەوە ولا ئەو قەزی ئەمنیەت برادرانی ئەمنی قسەت بۆکەن. هەیە خەڵک بە عەنقەسەوە ئەیسووتێنێ هەیە نا مەسەلەن بۆ نمونە یەک جغارێک فرادات پوشە جای هەمووی لە بەنزین بەخواترە زوو گڕەگرێ و زوو ئاگرەسێنێت یعنی مشەکەلە هەیە متەقەسدە و هەیە متەقەسد نییە. ئەو لیژنەیە لە سەرۆکایەتی ئەنجومەنی پەرلەمانتارێکی عێراقیش قسەی خۆی هەیە لەبارەی پەرستانی ڕووداوەکانی کەوتنەوەی ئاگرەوە لە سنووری کەرکوک و پێی وایە مەرامی بەعسیەکان و گروپە تیرۆریستەکانیش لەو ڕووداوەنەدا یەکیان گرتوتەوە. حاڵەتە سوتانی کە لێرە هەیە جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی ترە بۆیە ئێمە شکمان لە بێلایەنی هێزە ئەسکەریەکەی دەرەوەی شاریش هەیە یعنی ئەوانیش بێلایەنین لە مۆزعەیە و هەروە دەستی داعشیشی تایە و ئەو کێشانە دەستی عەرەبە شۆڤینیەکانیش تایە کە لەو سنوورانەیە ئەو جوتیارە عەرەبانەی کە تەماسیان هەیە لەو سنوورانە دەستی ئەوانیش تایە بۆ ئەو حاڵەتی کە لە کەرکوک و ناوچە جێنەوەکان هەیە جیاوازی هەیە لەگەڵ ینی هەندێک کەس هەیە ئەڵێ بۆ نمونە لە خواروی عێراق و لە وەسەتی عێراقشا ئەم حاڵەتە هەیە بەڵام ئەوەی کەرکوک جیاوازی هەیە ئەبینین ئێستا کێشەکان لە کەرکوکە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە و تەوەقعی کێشەی گەورەترەکەین بۆیە حکومەتی عێراق ئەبێ بێتە سەرخەت ئەبێ بتوانێت ئەم حاڵەتی کە لە کەرکوک هەیە چارەسەری بکە پێش ئەوەی کێشەکە گەورە بێتەوە. باوەی پەرستانی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە نێو دەغڵودانی جوتیارانی کەرکوک بەشێک لە جوتیاران مایەپووچ بوون لە بەرەمیان ساڵ و خواست و داواکاری جوتیارانە حکوومەتی عێراق ئاستێک بە ڕووداوەکان دابنێ و زیان لێکەوتوانیش قەرەبوو بکاتەوە. عومەر غەریب، کوردسات نیوز، کەرکوک.